لەبێ خوێندکارانی ئازیز. بۆلینۆ لەگەڵم بن پێکەوە باسی پەیماننامەی سیڤەر ئەەکەم بۆتان، ئێوەش بە وردی گوێم لێ بگرن. لاپەڕە سەونەوە بزانین پەیماننامەی سیڤەر لە نێوان کێدا بووە؟ لە نێوان دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی هاوپەیمانەکان مۆرکراوە. چەند بەندی سەبارەت بە کورد بووە؟ 3 بەندی سەبارەت بە مامۆستاکانی کورد تێدا بووە کە لێرەدا دەیانخێنە ڕوو. یەکەم 62 لیژنەیەک لە 3 ئەندام کە لەلایەن حکوومەتەکانی بەریتانیا، فەڕەنسا، ئیتاڵیا دەستنیشان دەکرێن لە ئەستەمبوڵ پێک دێت بە مەبەستی ئامادەکردنی فەرمانڕەوایی خۆیی ئۆتۆنۆمی لە ماوەی 6 مانگدا بۆ ئەو ناوچە کوردیانەی دەکەونە نێوان ڕۆژهەڵاتی ڕووباری فورات و باشووری سنووری ئەرمێنیا و باکووری سووریا و عێراق. ئەم پرۆژەیە پێویستە ڕێ بدا بە دەرخستنی ئەوە کە کەمەنەتەوەیەکانی کلد و ئاشووری ئەوانی تر کە لەو هەرێمانەدا دەژین ئەبێ بە تەواوەتی دڵنیا بن کە لەژێر باڵی ئاسایش و باراستندا بن. بەندی 63 حکوومەتی عوسمانی بەڵێن دەدات بڕیارەکانی ئەم لیژنەی کە لە بەندی 62 هاتووە جێبەجێ بکات. بەندی 64 ئەگەر کوردانی نیشتەجێی خاکە دیاریکراوەکان لە مادەی 62 ماوەی 3 مانگ لە مێژووی ئاگادارکردنەوە و ماوەی ساڵێکیش لە مێژووی مۆرکردنی پەیماننامەکە داوا ئاڕاستەی کۆمەڵە هاتووە بەشی زۆری کوردانی ئەو هەرێمانە دەیانەوێت سەربەخۆ بن لە تورکیا لە حاڵەتێکدا کە کۆمەڵەی نەتەوەکان بگاتە ئەو باوەڕە کە شیاوی داواکاریەکان بە گوێرەی ئەمە ڕادەسپێرێت و سەربەخۆیان پێ بدرێت. دەوڵەتی تورکیا دەبێت بەڵێن بدات بە پێی ڕاستپاردەکان کار بکات و دەست لە هەموو ماف و دەستکەوتەکانی ئەو ناوچەیە هەڵبگرێت. ئەمە کوردانی ویلایەتی مووسڵیش لە ماوەی ساڵێکدا ویستیان بچنە ناو ئەم دەوڵەتە ئەوە دەبێت کۆمەڵەی نەتەوەکان ڕازی بێت. بەکەدا باز لە گرنگی پەیماننامەی سیڤەر دەکات. پەیمانی سیڤەر بە یەکەم پەیمانی نێودەوڵەتی دادەنرێت کە بە ئاشکرا ئاماژە بە گەلی کورد دەکات لە دامەزراندنی قەوارەی سیاسی نەتەوەی خۆی. هەروەها دانپێدانانێکی نێودەوڵەتیش بوو بە بوونی کێشەی کورد وەکو بابەتێکی سەربەخۆ لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا. کار ئازیزەکان، باسی پەیماننامەی لۆزانەکەین لە 24 تەمووزی 1923. پێش ئەوەی باسی پەیماننامەکە بکەین چەند ڕسمێکی دانیشتنەکانی کۆنگرەی لۆزانتان بۆ دادەنێم. اینجا چینە باسکردنی بابەتەکە. دانیشتنەکانی کۆنگرەی لۆزان هەر لە ساڵی 1922 و دەستی پێکردووە. لۆرد کیرزون نوێنەری بەریتانیا بووە. ئیسمەت ئینۆنۆ نوێنەری تورکیا لە گفتوگۆکردندا بوون بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان، واتە بەریتانیا و تورکیا. ئەوە بوو هەردوو لا ئەگەن بەڕێکەوتنێک لەکەی لە 24 تەمووزی 1923 پەیمانی لۆزان ئەبەستن کە تیایدا مافەکانی کورد فەرامۆشکرا. بۆچی؟ چونکە بە مۆرکردنی ئەم پەیمانە پەیمانی سیڤەر هەڵئەوەشێتەوە. لەگەڵیدا ئەو خاڵانی تایبەت بوون بە کورد لە ناو ئەچن. تەنانەت لە پەیمانی لۆزاندا ناوی کورد بە هیچ شێوەیەک نەهاتووە، بەڵام 2 مادەی تێدا بوو ئەگەر بە تەواوەتی جێبەجێ بکرانایە هەندێ مافی کوردی دەپاراست کە بریتی بوون لە مادەکانی 38 و 39.
مادەی 38 دەڵێت تورکیا بەڵێنی دابوو کە ئازادی تەواو بە هەموو دانیشتوانی تورکیا بدات بەبێ جیاوازیکردن بەهۆی لەدایک بوون یاخود نەتەوایەتی یاخود زمان یاخود ڕەگەز یاخود ئاین یان بیر و باوەڕ، هەروەها بەوەی کەمایەتیە ناموسڵمانەکان ئازادی جوڵانە و کۆچکردنیان هەبێت. مەبەستیان لە ڕەگەزە نەتەوەیەکان کورد و ئەرمەند بووە. مەبەست لە ئازادی جوڵانەوە کۆچکردنیش بۆ ئاشووریەکان بووە. هەروەها لە مادەی 39 دا هاتووە حکومەتی تورکیا هیچ کۆسپێک ناخاتە بەردەم کەس کە نیشتەجێی تورکیان لە دەربڕین بەو زمانی کە خۆی دەیەوێت لە مامەڵەکردنی تایبەتی تا یاخود لە بازرگانی و پەرستندا ڕۆژنامەگەری و چاپەمەنی بە هەموو شێوەکانیەوە یان لە کۆبوونەوەی سیاسیدا. ڕاهێنانێکمان هەیە خوێندکاران بۆچی مافی کورد وەکو پێویست لە چوارچێوەی پەیمانە نێودەوڵەتیەکان ڕەچاو نەکراوە؟ بە بیرکردنەوەی خۆت وەڵامی ئەم پرسیارە بدەرەوە. تێکی ترمان هەیە بەس لە کێشەی مووسڵەکات لە ڕاستپاردەکانی کۆمەڵی نەتەوەکان سەبارەت بە کورد. کاتێک دەوڵەتی تورکیا دەئەمەزرێت کەمالیەکان داوای گێڕانەوەی ویلایەتی مووسڵەکان بۆ تورکیا، دوای ئەوەی هەردوو لا ڕێک نەکەوتن لە کۆنگرەی لۆزاندا، هەردوو لایەنی تورکی و بەڕیتانی بڕیاریاندا کە کێشەی مووسڵ لە پرۆگرامی گفتوگۆکەیان دوورخەنەوە. واتە چیتر باسی کێشەی مووسڵ ناکەن. ماوەی 9 مانگ دیاری بکرێت بۆ هەردوو حکومەتی بەڕیتانی و تورکی. بۆچی ئەم 9 مانگیان بدرێتێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە کە لەو ماوەیەدا ڕێک نەکەوتون لەسەر چارەسەرکردنی ئەوە کێشەکە بخەنە بەردەم کۆمەڵی میلەتان. دوای ئەوەی هەردوو لا ڕێک نەکەوتن کۆمەڵی میلەتان بڕیاریدا لیژنەیەک بنێرێ بۆ ڕەنگکردنەوەی ڕاستی سەبارەت بە ویلایەتەکە. لیژنەکە ئەنێرن دوای سەردانی ناوچەکە و گوێبەزبوونی بیانووی هەردوو لایەنەکە و بینینی هەندێک خەڵکی ناوچەکە، لیژنەکە ڕای سپارد لەبەر پاراستنی باری ئابووری عێراق پێویستە بە گوێرەی ئەو مەرجانی خوارە و لایەنەکە بخرێتە سەر عێراق. تا نزیکەی 25 ساڵ ئەو وڵاتە بخرێتە ژێر چاودێری کۆمەڵەی نەتەوەکان. واتە تا 25 ساڵ ئەم وڵاتە لە ژێر چاودێری کۆمەڵی نەتەوەکان دەبێت. خاڵی دووەم پێویستە لە کاتی دیاریکردنی کاربەدەست بۆ بەڕێوەبردن و نیسینگەکانی وڵات ئارەزووی کوردەکان بە هەند وەربگیرێت، زمانی فەرمانگە و قوتابخانەکان لە ناوچە کوردنشینەکان کوردی بێت. ئەوە بوو لە 16 دوانزەی 1925 کۆمەڵەی نەتەوەکان بڕیارێکی بەم شێوەی سەبارەت بە کێشەی مووسڵ دەرکرد. پەیمانێکی ترمان هەیە لە ساڵی 1930 لە نێوان عێراق و بەڕیتانیا. ئەم پەیمانە کە لە ساڵی 1930 بەسترا بۆ کۆتایی هێنان بۆ بە ئینتیدابی بەڕیتانیا لەسەر عێراق، کە تیایدا بڕیاردرا بوو عێراق لە ساڵی 1932 سەربەخۆ بێت، ببێتە ئەندام لە کۆمەڵەی نەتەوەکان. بە هیچ جۆرێک ناوی کوردی تێدا نەهاتووە. تەنانەت ئەو ڕاستپاردانی لیژنەی کۆمەڵەی نەتەوەکان ساڵی 1925 ئاماژەی پێ نەکراوە. بۆیە ئەمە بووە مای ناڕەزایی کورد بە تایبەتی لە شاری سلێمانی کە لە ئەنجامدا ڕاپەڕینی بەردەگی سەرای شاری سلێمانی ساڵی 1930 لەکەوتەوە، کە قوتابیان ڕۆڵێکی گرنگیان تێدا بینی و کاربەدەستانی دەوڵەتی عێراقی بە توندی وەڵامیان دایەوە و چەندین کەسی تێدا کوژرا و بریندار بوون. هەر بۆیەش بە ڕۆژی ڕووداوەکە دەوترا 6 ئەیلولی ڕەش یان 6 ئەیلولی خوێناوی. کی ترمان هەیە سەعەد ئابادی پێ ئەوترێت کە لە ساڵی 1937 زاینی بەسراوە. لە ڕۆژی 8 تەمووزی 1937 پەیمانی سەعەد ئاباد لە نێوان عێراق، تورکیا، ئەفغانستان، ئێران لە تارانی پایتەختی ئێران مۆرکراوە. لە خاڵی حوتەمی پەیماننامەکەدا هاتووە هەموو لایەنەکان بەڵێن دەدەن کە چ لە ناوچە سنووریەکان چ لە ناوچەکانی تری وڵات ڕێگا نەدەن بە پێکێنانی دەستەی چەکدار کۆمەڵە و هەر شتێکی تر بێتە مای تێکشکاندنی ئاسایش یاخود زیانگەیاندن بە ڕژێمی فەرمانڕەوایی. مەبەست لەمەش ڕێکگرتن بوو لە خەباتی کورد لە هەر سێ دەوڵەتی عێراق، ئێران، تورکیا. اینجا بزانین ڕۆڵی ڕۆشنبیران لە شۆڕشەکاندا چی بووە. لە ماوەی نێوان هەردوو جەنگی جیهانیدا چەندین شۆڕش و ڕاپەڕین هەموو بەشەکانی کوردستان بەرپا بووە بۆ بەدەستهێنانی مافە نەتەوایەتەکانی کورد.
بەڵام تێبینی ئەوە دەکرێت کە زۆر لەو شۆڕشانە بە ناوی سەرکردەکانیانەوە ناوەندراون لە ناویاندا شێخی تەریقەتی سۆفیگەری یاخود سەرۆک عەشیرەت بوونە لە کاتێکدا خەڵکی ڕۆشنبیریش بەشداریان تێدا کردووە. ڕۆڵیان لە هەڵگیرساندن و ڕووداوەکاندا هەبووە. بۆ نمونە کۆمەڵی ئازادی ڕۆڵی بەرچاوی هەبووە لە نەخشەکێشان بۆ شۆڕشی شێخ سەعید لە کوردستانی باکوور. ژمارەیەک ئەفسەری خوێندەوە ڕۆڵی گرنگیان لە شۆڕشەکانی شێخ مەحمووددا هەبووە. هەروەها سمکۆ پەیوەندێکی پتەوی لەگەڵ کەسایەتیەکانی ڕۆشنبیری کوردی عەبدوڕەزاق بەدرخاندا هەبووە. بەڵام شۆڕشی ئارادات و دەرسیم هەروەها ڕاپەڕینی بارزانی دووەم لە ساڵی 1943 بۆ 1945 بە ناوی سەرکردەکانەوە ناو نەنراون. بابەتێکمان هەیە باز لە پەیوەندی نێوان بەشەکانی کوردستان دەکات. هەرچەندە پەیوەندی نێوان ئەم شۆڕشانە دەگمەن بووە، بەڵام پەیوەندی نێوان سمکۆی شکاک و شێخ مەحموود بەدەستەوە هەیە کە یەکەمیان لە سەردەمی ئیداری دووەمی شێخ مەحموود سەردانی شاری سلێمانی کردووە، لەگەڵ ئەوەی دەوڵەتانی دەسەڵاتدار زۆر بە توندی ڕوبەڕووی ئەم شۆڕشانە بوونەتەوە. تەنانەت ژمارەیەک لە سەرکردەکانی ئەم شۆڕشانە لەنێوبراون، بەڵام لەوانەیە لەو ماوەیەدا شۆڕشەکانی شێخ مەحموود زیاتریش دەستکەوتی هەبێ، بە تایبەتی کە یەکەمین ئەنجومەنی وەزیران لە مێژووی کوردە لە سەردەمی ئیداری دووەمی شێخ مەحموود لە ساڵی 1922 زاینی لە شاری سلێمانی پێکهاتووە. شێخ قادری حەفید برای بوو بە یەکەم سەرۆک وەزیرانی کورد لە مێژوودا. هاوکاری نێوان دوژمنانی کورد، هێزە نێو دەوڵەتی و هەرێمایەتیەکان لە دامرکاندنەوەی شۆڕشە کوردیەکاندا هاوکاریان کردووە. لە ئەنجامنیشدا شۆڕشەکانی کورد نەیانتوانیوە ڕوبەڕووی هەموو ئەو هێزانە بنەوە دای بمرکێنەوە. لەم ڕۆژەوە ئینگلیز ڕۆڵی گرنگی هەبوو لە دامرکانەوەی شۆڕشەکانی کوردستانی باشوور. فەڕەنسیەکان یارمەتی تورکیاندا لە دامرکاندنەوەی شۆڕشی شێخ سەعیدی پیران لە کوردستانی باکوور. هەروەها کەمالیەکان گورزی کاریگەریان لەسەر سمکۆی شکاکدا، هەرچەندە شۆڕشەکەی ئەو لە کوردستانی ئێران بەرپا بوو. ئەگەرچی لایەنی نەتەوایەتی و ئاینی ڕۆڵیان هەبووە لەم شۆڕشانە، بەڵام بە شێوەیەکی گشتی لایەنی نەتەوایەتی زیاتر ساڵ بۆ بەسەر لایەنی تێکهەڵکێشکردنی ئەم دوو لاینەش گڕۆتینێکی پتری بە شۆڕشەکە دەدا. هەرچەندە دەسەڵاتدارانی دەوڵەتی عێراق، تورکیا، ئێران زۆر بە توندی ڕوبەڕووی ئەم شۆڕشانە ئەبوونەوە، بەڵام ئەمە پاڵی بە کورد نەناوە کە پەنات باتە بەر تیرۆرکردنی خەڵکی سڤیل. ئەمەش لایەنێکی پرشنگداری شۆڕشە کوردیەکانە. شۆڕشی دووەمی بارزان لە ساڵی 1943 بۆ 1945 لە چەند ڕوویەکەوە جێگای سەرنجە. بۆ یەکەم جار لەم شۆڕشەدا کەسایەتی مەلا مستەفای بارزانی وەکو سەرکردەیەکی کورد بەدیارکەوت. پارتی هیوا کە پارتێکی سیاسی کوردی بوو لە ساڵی 1939 دامەزرا. لایەنگری ئەم شۆڕشەی کرد هەروەها 4 ئەفسەری ناوداری کورد: مستەفا خۆشنە، محەممەد قودسی، خەیرۆڵڵا عەبدولکەریم، عیزەت عەبدولعەزیز پەیوەندیان بە شۆڕشەوە کرد کە خەڵکی سلێمانی و هەولێر و ئامێدی بوون بە مەشقەباتی سۆران و بادینانیان بە یەکتر بەستەوە. اینجا خوێندکارە ئازیزەکان، ئێستا ڕسمی ڕاهێنانەکەتان بۆ دادەنێم و بە حەلکراوی لە کۆمنتا بۆم دابنێن.